پرۆژەی توێشی قەڵەمە توێشی قەڵەم تا ئێستا ئەمە نۆ کتێبی دەرکردووە لەسەر بابەتە جیاوازەکان بابەتی خێزانی بابەتی فکری و یەکێک لەو کتێبانەی کە ئەمڕۆ ئێمە هاتینە شاری ڕوانی خۆشەویست باسی کتێبی ئیلحادە کە هەستمان کرد لەم بوارەیە بۆشایەک هەیە کە پێویستە خەڵکی لەم ڕۆژ و هۆشیار بێتەوە بە تایبەتی مسڵمانە بەڕێزەکان و برا بەڕێزەکانمان کە گرنگە لەسەر ئێمە ئەوەی کە ئەرکی سەرشانی ئێمە جێبەجێ بکەین و خەڵکی وشارکەینەوە لەم بوارەیە. ئێمە دەستخۆشیان لێ دەکەین خی گەورە سەرکەوت و سەرفرازیان کات بۆ ئەم سەردەمە ئیشێکی زۆر جددیە شۆڕشێکی مۆدیری نوێیە کە کتێب بە دۆستانی کتێب داناسێتەوە و ڕوحی خوێندنەوەی کتێب دووبارە دەکاتەوە و نوێ دەکاتەوە و تەشجیعێکی باشە بۆ گەنجانی ئێمە گەنجی ئێمە پێ لەم سەردەمەدا زۆر پێویستیان بە کتێبە لە جیاتی تەکنەلۆژیا لە جیاتی ئەنتەرنێت لە جیاتی کات بەسەربردن بە یاریەکانی ئەنتەرنێتی کە زیاتر ئێستا لە ناو گەنجاندا بڵاوە ئەمە شۆڕشێکی نوێیە کە دانێنێتەوە کایەوە بۆی کە ڕوحی ئینسانیەتیان زیاد بکاتەوە ڕوحی خوێندنەوەیان زیاتر لەلا جوان بکات. ئێمە وەکو یەکێک لە 12 کەسێک کە بەشداریمان کردو لە نووسینی ئەم کتێبەدا ئیلحاد و بنیادنانی کۆمەڵگەیەکی ون ئێمە بەسمان بوو لەو کتێبەدا ڕێڕوونیەک و بەرچاوڕوونیەک بدەین بە گەنجی موسڵمان لەوەیکەوە ئیلحاد چییە و پاشخانەکانی ئیلحاد چین و ڕەدی ئیسلام و ڕەدی دینیەکان بەرامبەر بە بێدینیەکان چیە بۆی ئیمانی ئینسانی موسڵمان یاخود ئەو ئینسانی بێ و ئیمانەکە ئیمانێکی معریفی بێ هەڵسەدرێ لەسەر بناغەیەکی زانستی و بناغەیەکی فکری و بناغەیەکی علمی فەلسەفی وەکو گرنگیەک بۆ کتێب وەکو گەورەی کتێب ئێمە بڕیارماندا وتمان لە ڕانەوە دەست پێەکەین و لە ڕانەوە ئێمە بڕیاری ئەو کارەماندا بۆی ئەم وەرکشۆپە ئەم سیمینارەمان بۆ بڵاوبوونەوەی ئەو کتێبە سازدا و تقریبا 100 کەسێکمان داوەت کرد زیاتر لە 100 کەسمان داوەت کرد و هەر کەسێک بەشدار بوو لە ئەو سیمینارەدا کتێبێک بە هەدیە وەردەگرێت.